هیوادارم بەزایە نەچێت دەنگەکانمان. ناوەڵڵا ناوەڵە وەڵا داواکاریم ئەوەیە بەخۆیانە بچن و ئەم حیزبانە ئیتر کەم ستەمکاری بکەن بەرامبەری میلەت، کەم دزی بکەن، کەم دەخەڵی بکەن، کەم سەروەت و سامانی خەڵک بەهەدەر بدەن. ئیتر ئەمێش داواکاریمان ئەوەیە بەخۆیانە بچن و وەڵا ئیتر متمانە بوێت پێشتر نەبووە تا ئیسە بوێت. ئەیگۆڕێت بەڵام وای ژنە هەتا ئەوەنە ئەیگۆڕێ کە خۆیان جێگیرەکەن و کورسەکانیان بەرنادەن. بەس ئەوەنە متمانەیان پێ هەکەین لێمە ئەم حیزبانە ئەم حکوومەتە. بەڕاستی ئەگەر بینە سەر دەنگدان مافێکی ڕەوای خەڵکە، یعنی تۆ 4 ساڵ جارێتە سەر سنووقەکانی دەنگدان. ئەم 4 ساڵە وە شتێکی تایبەتە، شتێکی شخصیە، بۆیە دەنگدان یەکێکە لەو ڕێگەیانەی کە تۆ بتوانی بە ڕێگەیەکی دیموکراسی یا بە ڕێگەیەکی ڕەوا مەدەنی بتوانی گۆڕانکاریە لە سیستەمی سیاسی لە عێراقا دروستکەی و وەکەوەی کە ئێمەش بەشێکین لە عێراق بتوانین بزانین تا چەند ڕێژەی کورد لە بڵێن بەغدایە چەنە زیاتر بێ و کاریگەری زیاترە. و تۆ ینی لەوەی جیاوازیەوەی کە بتوانی جیاوازیەک دروستکەی یاخود گۆڕانکاری دروستکەی کەوێتە سەر خەڵکی دەنگدەر. بەڕاستی دەنگدەر ئەو کەسێک کە هەڵێبژێرێ یاخود ئەو لایەنەی کە هەڵێبژێرێ ئایا تا چەند ئەتوانێت گۆڕانکاری دروستکە، واتە ئەو کەسێک کە ئێنێتە ئەکێ بە نوێنەری خۆت یاخود ئەینێریتە بەغداد، ئەو کەسێکی کاریگەر بێ و کەسێکی لێهاتوو بێ بتوانێت گۆڕانکاریە دروست کات. و هەمیشە ینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سیستەمی سیاسی یاخود سیستەمی ئینتیخابات شێوەیەکی جیاوازی هەیە زیاتر زۆر کەس بۆ وا ئەڕوانێت کە ئەم سیستەمە گۆڕانکاری مەحاڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەهۆی ینی ئەو جیاوازی کە لە نێوان حیزبەکانە هەیە یاخود ئەو جیاوازیە ئاینی و ڕەگەزی و سیاسی کە لە نێوان لایەنەکانە هەیە. من مێدەوارم هیوادارم ئەم هەڵبژاردنەی عێراق ئەم هەڵبژاردنە بتوانێت گۆڕانکاریە دروستکە و دڵنیایشم دروستیەکات.